ئەچینە لای تەوەری یەکەمی پرۆگرامی ئەم ئێوارەیەمان هەمیشە وترێت هونەر زمانێکی هاوبەشی مرۆڤایەتی و سنوورەکان ناناسێت، بەڵام ئەم هونەرە ئەگەر لە دڵی شاری هەڵەبجەوە هەڵبوقڵێت بێگومان تاموبوونێکی جیاوازی هەیە، هێزێکی زۆر تایبەتی هەیە. ئەم شەو باس لە چیرۆکی سەرکەوتنی گروپێکی شانۆیەکەین کە لە شاری هەڵەبجەوە چوونە دوای ئەوەی کە لە شاری هەڵەبجە نمایش شانۆیەکەیان کرد، ئەوی شانۆی شەوێکی لەبیر نەکرا بوو، دوای ئەوەی کە چوونە فیستیڤاڵی شانۆیی سەقز لەوێ بەشداریان کرد و سەرکەوتنیان بەدەستهێنا. لە ئێستاشا کاندیدن یان ئەتوانن نمایشی شانۆیەکەیان بەرنەتاران لە فیستیڤاڵی فەجر لە تاران نمایشی شانۆیەکەیان بکەن، سەرکەوتن لە دوای سەرکەوتن. گفتوگۆ لەسەر ئەم تەورەکەین بە میوانداری زۆر بەڕێز وەرزێر مەنسوور وەکو شانۆکار و دەرهێنەری کارەکە و زۆر بەڕێز زریان حەکیم ئەکتەر سەرپەرشتیاری کارەکە، زریانیش وەکو ئەکتەری کارەکە. سڵاوتان لێبێ و بەخێر بێن، زۆر پیرۆزباییتان لێ یەکەم. سپاس بۆ شوی سپاس بۆ میوانداری هەڵبەت کورسات ماڵی ئەموانە هەمیشە ماڵی هونەرمەندان بووە. ئێمەش بەڕاستیەوە بۆ ئێمە جێی شانازە کە بایەخێکی گرنگ بە کایی کولتوری و فەرهەنگی هونەری هات، بۆ ئێمە جێی شانازە کە لە کورساتەوە بتوانین بەیانی سەرکەوتنەکانی خۆمان بەیانی کارەکانمان بکەین. زۆر بەخێر بێن، سەرچاومان هاتن. لە شاری هەڵەبجەوە بۆ سەقز، لە سەقزەوە بۆ فیستیڤاڵێکی گەورەتر، فیستیڤاڵی فەجر لە تاران. باسێکی ئەم گەشتە هونەریەم بۆ بکە. دووبارە سپاس. ڕاستەکەی ئەمە بۆ ماوەی 22 ڕۆژ لە مانگ 11 نمایشێکی باشمان ئەنجامە. ئەلبەت لە ڕەنگە بۆ مێژووی هەڵەبجە کەم وێنە بوو بێەوەی کە 22 ڕۆژ بە بەردەوامی ئەم بەرهەمە نمایش کراوە. شانۆی شەوێکی لێ بیر نەکراو کە دەرێنان کاری دەرێنان و داڕشتنەوەی بۆ ماوەسە خەڵات نەوزاد بۆ کردووە. ئەلبەت ئێمە ماوەی 73 ڕۆژ پرۆڤەمان کردو بۆم کارە، هیلاکبوونێکی زۆر سەختمان تێپەڕان لەگەڵیا، بەڵام خۆشبەختانە وردەوردە خەریکە دەرەنجامە باشەکانی ڕوو نەبێتەوە. لە دوای ئەوە ئێمە بانگێش کراین بۆ بەشداریکردن لە فیستیڤاڵی 20مین فیستیڤاڵی شانۆی کوردی لە سەقز. هەفتەی پێشوو لەوێ بووین، لەوێ ژمایشەکەمان کاردانەوەیکی زۆری هەبوو، چی بۆ لیژنەی دادوەری، چی بۆ بینەرەکەش کە ئێمە لای خۆمان لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە ئەکاونتەکانی خۆمان ئەو ڤیدۆ و ئەو بەڵگانەمان خستە ڕوو کە بزە بدەم بە پاشخانەیەکی معنەوی گەورە گەڕاینەوە بۆ هەڵەبجە کە ئەو بینەرە لە کارەکە ڕازی بۆ. ئەلبەت ئستافەکە بەو هیلاکبوون و بەو کارەی کە ئەنجامی یاکەم هیلاکبوونێکی زۆر بوو، بەڵام لەوێ لە ڕووی معنەویەوە بەڕاستی کار و کاردانەکان وای کرد کە ئێمە هەست بەو هیلاکبوون و مانەوردنە نەکەین. خۆشبەختانە لەوێ لیژنەی دادوەری کە ئەمساڵ بەڕێز دکتۆر قوتبەدین سادقی لەوێ بڕیاریا بوو کە لەبەرەوەی کە حاڵەتی منافەسە و تۆران دروست نەبێت لە فیستیڤاڵەکە، بۆ یەکەمین جار لە 20مین فیستیڤاڵە بڕیار درا کە لە خەڵاتی باشترین ئەکتەر باشترین دەرهێنەریان کوڕیان کچ نەمێنێ، چکە ئێمە کوردین کۆبووینەوە لە ناو شارەیە، بۆیە هەوڵە درێ باشترین بەرهەم باشترین کوالێتی ئیشکردن داغڵی فیستیڤاڵی فەجر کرێت لە شاری تاران. دەستە خۆش بێت. دواترەوە گەڕێمەوە بزانم چەند گروپ بەشداری کردووە و چێبوونەوانی کە نمایشی شانۆیەکانیان کرد. خاتو زریان دووبارە پیرۆزە، زۆر بەخێر بیت. باسێکی ڕۆڵەکەی خۆتم بۆ بکەیت لە شانۆی شەوێکی لەبیر نەکراو. سەرەتا ئێوارەتان باش. ئەمڕۆ کە ڕۆژی ئاڵایە ڕۆژێکی پیرۆزە بۆ ئێمە لە هەموو کوردانی چوارپارچەی کوردستان و بینەرە تایبەتەکانی کوردستان و کورسات مەگەزین پیرۆز ئەەکەم. سپاس بە ئەو میوانداریە. بەڵێ ڕۆڵەکەی من ئەتوانم بڵێم ڕۆڵێکی سەرەکە لە نێو نمایشە شانۆیەکەیە، کارکتەری ژنم هەیە، ژنێک کە بۆتە قوربانی ڕژەمێکی دیکتاتۆر کەم خاتوونێکی شۆڕژگەڕوە گیراوە و ئەتوانم بڵێم تووشی زەبر و زەنگێکی دەرونی و جەستەی زۆر بۆتەوە کۆی لەم خاتونە کردو متمانەی بە دادگاکانم بۆ نەمێنێت کە کەسێک تۆڵی ئەم وەربگرێتەوە، بۆیە بڕیارەیە کە خۆی تۆڵی خۆی وەربگرێتەوە. لە کۆتای ئەگا بە کۆمەڵێک دەرئەنجام کە و بینەر لە کۆمەڵێک ڕێگایە بەجێ هێڵێت کە ئەمانەی دەوروبەری بەڕاستی تاوانبارن، ئەوەی تاوانبار ڕاستەقینەکە کێیە، کە سەرنزیکەکانی خۆین، بۆیە یاریەک لەگەڵ بینەرە دروست ئەکات کارکتەرەکەی من کە بینەر ئەبێت بە بڕیاردەر لەو نێوەندەیە کە ئایا ئەمانە بەڕاستی تاوانبارن، ئایا یاخود ئەمانە شیانی ئەوەن کە لیان خۆش بیت. جلەکانیشتان پیرۆز بێ، زۆر جوان هاتوون. زۆرم پێخۆش بوو کە ئەوە بینین مەچلی کوردیەوە ڕۆژێکە بێت لی کوردیەوە ئێمە دوجار کە بچینە هەر شوێنێکیش شتێکە کۆمانەکاتۆ زمانە شتێکە کۆمانەکات و شانازی پێوەکەین کوردبوونە، بۆ ئەمڕۆ هەلێکی
گونجاوە کە ئینسان خۆی نمایشکاوەکو و نەتەوەکو بوونی خۆی. دەستان خۆش بێت کا گوەرزێر چەند گروپ هەوڵی ئەوەی یابوو کە بەشدار بێت لە فیستیڤاڵی سەقز پێشکەشی کردبوو کە شانۆیەکەی نمایش بکات و چەند گروپ مانەوە و شانۆیەکانیان نمایش کرد. ئەلبەت بەو بەڵگانەی کە ئێمە بەدەستمان خستووە خۆشیان لە ڕێگان ئاماژیان پیاوە کە بە نزیکی چل بەرهەم ویستوێتی هەوڵی جدی با کە بچێتە ناوم فستیڤاڵە بەڵام لە ناوم چل بەرهەمەیە سیانزە بەرهەم میوانداری کران لە ناو سیانزە بەرهەمەکە دوو بەرهەمیان وەکو میوان نمایشی خۆیان کردووەکو هەلێک وەکو دەرفەتێک هاتن نمایشی خۆیان کرد بەڵام یانزە کاریان لە ناو منافەسەیە بوون کە دوانی هەڵبژێرێت داخڵی فستیڤاڵی فەجر بکەین. زۆر باشە خاتوزریان باسی ڕۆڵەکەی خۆتە کرد کە ئاسان نییە ڕۆڵەکەی تۆ چۆن خۆت ئامادە کرد هەم لە ڕووی جەستەییەوە هەم دەرونیان کە ئەم ڕۆڵە بەرجەستە بکەیت. بەڵێ بەڕاستی ڕۆڵەکەی من ڕۆڵێکی هیچ ئاسان نەبووە لەمێژە کاری نواندن ئەەکەم بەڵام بەڕاستی ئەم کارە زۆر بەتایبەتی دەنگم و جەستەم زۆر ڕوبەڕووی هیلاکێکی زۆر ئەبوومەوە بەڵام خۆشەویستیم بۆ کارەکە و بەڕاستی هاوکاری هاوڕێکانم بەتایبەتی دەرێنەرەکەم مامۆستا خەڵات نەوزادووەم و ئەکتەرەکان بەڕاستی کارێکیان بۆ کردم هاوکارم بوون زۆر لی بتوانم ئەو ڕۆڵە بەرجەستە بکەم. دەستان خۆش بێت کا گوەرزێر بەشداریکردن لەم فستیڤاڵانەیە تا چەند گرنگە بۆ گروپی شانۆی کوردی کە بچنە شارەکانی دیکە لە فستیڤاڵەکانە بەشداری بکەن ئێوە لە سەقز بەشداریتان کرد و ئێستا سەقز تێپەڕێنن ئەچنە تاران بەشداریەکەن لەوێ خۆی بوونی گۆڕانکاری لە پانتاییە زۆر گرنگە بەتایبەتی لە کایی هونەریان لە ناوی شاشانۆ کە تۆ پانتایەکی وەکو هەڵەبجە ئێمە بەبوونەی فستیڤالە کوتوانی سنووری پانتایەکەمان بگۆڕین بڕۆینە ناو شارێکی تر فستیڤاڵێکی تر لەوێ چەند خاڵێک جەوهری ئەپێکی تۆ چێ لەو خاڵانەوەیە کە ئاشنای کۆمەڵێک دەموچاوەبی ئاشنای کۆمەڵە شانۆکارەبی کە پێشتر ڕەنگە بەرکەوتنی لەگەڵانە بوو بێ ڕەنگە هەر نەشناسی بێ ئەی من بە شەخسی بۆ منە خۆم بڵێم لەوێ ڕەنگە بۆ منە کۆمەڵێک خەڵکە بۆ نەمناسیوە کە ئەبوو پێشتر ببناسیە ڕەنگە ماوە سازریانیش بامانشەوەمان شتر ڕوبەڕوو بێتەوە ئەمە یەکێکە لە باشترین کارەکان لە فستیڤاڵەکە کە شانۆکاران نەتوان بۆ منە یەک بناسن کۆبوونەوە بکەن چوزانم ئاشنایەتی دروستکەن کۆمونیکیشنیان لەگەڵێکە هەبێ پەیوەندی بەسن بۆ ئایندە بۆ کارکردن لە هەر بەرهەمێکی فەنیامە خاڵێکی ترەوەیە کە تۆ ئەزانی شوێنەکانی تر لە ناو هەر چوار پارچەی کورسانە تاقەوتوانەکان چۆنن ئاستەکان چۆنن و لەگەڵەوە فۆرمی کارکردنیان چۆنە ئایدیان چۆنە خەیاڵیان چۆنە مێژووی کارکردنیان چۆنە ئەمە واکات تۆ تێبگەی لەوەی کە تەنها ئەو پانتایە پشکۆلی تو ئیشی تاکەی بریتی نییە لە بەرهەمی فەنی شانۆ تەبیعەتێکی جیاوازێ با بڵێن هونەر تەبیعەتێکی جیاوازێ ئەتوانێت سنوورەکان ببڕێ ئەتوانێت شوێنەکان تاقیکاتەوە ئەتوانێت بێ ئەوەی کە بیلەوە بکاتەوە بڵێ من پێویستم بەوەیە پاسپۆرتەکەم پێ بێ بیلەوە بکەم من هەویەکەم پێبێن خۆی بۆ خۆی بێ بە جنسەیە کە ئەتوانێت شوێن ببڕێیانی بگاتە هەندێک شوێن بۆیە ئەم فستیڤاڵانە ئەو دەرەنجامانە بە ئێمە کە ڕەنگە بۆ منە بۆ ئێمە دڵخۆشکەر بێ بۆ ستافەکە بەتایبەتی کاکتەرەکان لەرە بەس ماوەسا زریان حزوریە ماوەسا سەربەز کاکاوان سۆزیار خان ئەبانە بەڕاستی ڕەنگەم جۆرە لە جۆرەکان هەلێکی باشتر بێ کە بۆ ئەوەی کە تۆ توانیم چتە فستیڤاڵی فەجر هیچ ناگەر دەرئەنجامەکەیشی دەرەنجامێکی ئاسان بێت تۆ ئەتوانی چەندین ئیشی کوالەتی ببینی چەندین نەتەوەی تر ببینی ئیش نمایشکە چکە تۆ لەوێ ئێمە لە ڕێگەی یوتیوب بۆ ڕەنگە بۆ منە بەردەست بێ ئەوەی شانۆ سێرکەن بیبینین وەکو شانۆکار بەس لەوێ تۆ ڕاستەخۆ لە وەڵەکانە وەکو ئەوەی کە میوانداری کرای ڕێگەیش و پێدراوە کە ئەم بەرهەمانە ببینی بۆی ڕەنگە بۆ منە بەڕاستی ئێمە بەرێتە قۆناغێکی تری کارکردن لە ڕووی ئەزمون و لە ڕووی بەرهەمێنان و لە ڕووی بینینەوە سوودی زۆرەیە دەکاریتان دەست پێ کردووە بۆ شانۆی فەجر حتمما ئێستا لە قۆناغی گفتوگویان کە چۆن پلاندان ڕێژین و ئەبێ بچینەوە پرۆڤی کارەکەمان و ڕەنگە کۆمەڵک شوێنیش وەکو شارەکانی تر ڕەنگە بۆ منە چەند کاتتان لەبەردەمە تقریبا بەنزیکی ڕەنگە چ ڕۆژێک دەرفەتمان لە بەردەست سابێت ئێستا حالەن ستافەکە لە قۆناغی هیلاکبوونایە ڕەنگە بۆ منە پێویستکە کەمێک پشوو وەرگین بەڵام پشۆکەمان ڕەنگە زۆر کوفخایان بێ ڕەنگە چکەم بەڕاستی تۆ
هەتا دەستکەوتێک کە زیاتر بێ ئاشایەتی زیاترە بێ هەتا دەستکەوتێک کە زیاتر بێ ئەرکەکە قورسرە بێ هەوڵدانیش زیاترە بێ. ئێمە لە کوالیتی هیچ فستیڤالێک هیچ شوێنێک کەم ناکەینەوە بەڵام فستیڤالی فەجر لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ساکە فستیڤالی گەورەی نێودوڵەتی شانۆیە کە ڕەنگە کۆمەڵێک دەریێنەری جیهانی بۆ منە پیتەربروک حزوری هەبوو لە ناو ئەو فستیڤالە لە ساڵانی پێشنەوە دەکەن بۆیە بەڕاستی بۆ ئێمەش هەلێکی دەرفەتێکی زێڕینە کە بتوانین لەوێش تەماح بمانگرێ خۆنمایشکردنێکی زۆر بەهێز ئەنجام بین. هیوادارین دەستان خۆش بێت. خات و زریان جاستێکت هەبوو کە لە دوای نمایشکردنتان لە پارێزگای هەڵەبجە چوونە سەقز و یەکەم بەرکەوتنت لەگەڵ بینەرە باسی ئەو هەستەی خۆتم بۆ بکەیت. لە ڕاستیە نمایشکردنمان لە هەڵەبجە تەواو جیاواز بوو لە ئەو نمایشانەی کە لە سەقز کردمان نمایشکردنمان لە هەڵەبجە بەخۆ ئامادەکارێکی زۆر زیاترەوە بوو ئەو چۆنەڵی ئاشنای بینەرەکەمان بووین کاتێک کە سنووری وڵاتێک ئەبڕیت و ئەچیت بۆ وڵاتێکی تر بۆ شارێکی تر شتەکان گۆڕانکاریان بەسەرایەت بەتایبەتر کاتی نمایشەکەی ئێمە کەمێک بەرنامەکانی فستیڤال گۆڕا لە بڕی ئێمە داوای هۆڵێکی تایبەتمان کرد چکە ئەو هۆڵی بۆ ئێمە دانرا بوو هۆڵێکی گەورە بوو ئێمە داوای هۆڵێکی بچووکترمان کرد بۆیە کاتی نمایشەکەمان گۆڕا تۆزێک لە پڕ بوو بۆ ئێمە و بوو لە ماوەی دوو کات ژمێرە هەموو هۆڵەکە و سینۆگرافیا و دیکۆر هەموو ئامادە بکرێت تۆزە سەرعەیەکی پێوە دیار بوو کەمێک سترێس ئێمەی گرت بوو بەڵام و دوو نمایشیشمان بەسەر یەکەوە کرد یعنی تەنانی و کات ژمێر لە بینیا بوون نمایشەکەی ئێمە بەنزیکی کات ژمێرەك و دەخولەکە ئەبێت بەڕاستی بینەر تا کات ژمێر 12 شەو لەبەردەم ئەو سەرمایە چاوەڕێ ئێمە کردە بۆی نمایشی دوو هەممان ببینێت طبعا نمایشی یەکەمیان بینی دەنگۆکە گەشتە دەرەوە بەشێکی زۆری بەڵێ بەشێکی زۆری لە ماڵەوە بوو دووبارە گەڕابوویەوە بۆ بینی دووبارەی نمایشەکەی ئێمە کاتژمێر 2:30 شەو ئێمە لە نمایش تاوبووین ئەو بینەرە بە ڕێزەی شاری سەقز بەڕاستی خۆشەویستیان بۆ ئەنێرم لێرەوە تاو کاتە مانەوە لەبەر نمایشەکەی ئێمە و لە دوای نمایشەکەش هەستێکی ویان بە ئێمە بەخشی ڕاستی شۆکهێنەر بوو بەڕاستی تەسەور نەکرا بوو کارێکی ویان بۆ نمایشەکەی ئێمە کرد هەڵبەت نمایشەکە زۆر جێی خۆی کرد بووە لە دڵی ئەوانە زۆر ڕەزامەند بوون بەڵام بەڕاستی ڕاستگۆیەکی ئەو نەجوان لە نێوان بینەرانی و هونەرمەندانی شاری سەقزە هەبوو کە کەسانێکە بوون خۆیان هونەرمەند بوون خۆیان ئەکتەر بوون خۆیان مخریج بوون بەڵام بە جۆرێک بەبێ گوێدانە پێگەی خۆیان ستایشی کارەکەی ئێمەیان ئەکرد کە هەستە کرد کە ئیتر خەریکە مبالغە دروست ئەبێت ینی بەڕاستی وای لێ هات بوو وشەیەک نەما بوو بۆ وەڵامدانەوەی جوانیەکان و وشە وەسفەکانی ئەوان زۆر دڵخۆشیان کردین لێرەوە زۆر سپاسیانەکەمان ئێستا چۆن خۆت ئامادەکەی بۆ قۆناغی داهاتوو ئێوە بنە باڵوێزی هونەری شاری هەڵەبجە لە فستیڤالی نێودوڵەتی فەجر بێگومانکو هاوڕێم مامۆستا وەرزەر وتی کاتێک کە تۆ سەرکەوتنەکانە گەورەترە بێ بێگومان ئەرکەکەشی گەورەترە بێ کاتێک کە تۆ ئەڵێ ئەچمەنە و فستیڤالی فەجرەوە ئەمە بۆ خۆی شانازیە بەڵام بەڕاستی هەم من و هەمدانە بەدانەی ئەکتەرانی هاوڕێم و مخریجەکەشمان و کۆی ستافەکە بێگومانم لەوەی خۆمان ئامادە کردوکەوە دەستێکی زۆر پڕەوە بگەڕێنەوە و نوێنەرایەتێکی زۆر باشی باشوور بکەین بۆەوەی بتوانین هەم خۆمان هەم ئەمانەی کە لێرن هەموو سەرجەم هونەرمەندان و تایبەتی شانۆکاران هەموو شانۆکارانی شاری هەڵەبجە بەتایبەتر بتوانن شانازی بەکارەکەی ئێمەوە بکەن وەکوتم ئێمە بە دەستێکی پڕەوە و مشتێکە دڵنیام مەحاڵیش نییە بە دەستێکی پڕەوە لە فستیڤالی فەجر بگەڕێنەوە دەستە خۆش بێت کاک وەرزەر کۆتا پرسیارم بۆ بەڕێزت ئەمە دەرخەری ئەوەیە کە هەڵەبجە گروپی هونەری زۆر گەورەی تایە کە ئەتوانن سەرکەوتنی زۆر گەورە تۆمار بکەن کە شانازی بێ بۆ کورد خۆی ڕاستەکەی ئێمە ماوەی 15 ساڵی ڕابردووە بێەوەی کە بخواهز بە هیلاک بوومکەین خەریکی بەرهەمێنانی کاری شانۆین ئەلبەتەم بەرهەمەش بەرهەمیەم و شانۆکارانی هەڵەبجەیە ئەو قووەت و یێزەی کەواکە و ئەحساسە و ڕۆحێتەوەکە کە ئێمە کار بکەین لە هەڵەبجە پەیوەندی بە پاشخانە مێژوویەکەی و شارەوەیە کە کاتێک حکاتەکانمان بۆ جێڕنەوە کاتێک من خۆم کتێبەکانە خوێنمەوە مێژووی شانۆ لە هەڵەبجە وا لێکا بەرپرسادی ئەخلاقی بخەی سەرشانی خۆ کە بڵێ نابێ شانۆ لە هەڵەبجە نەواسێنرێ ئەلبەت ئەم قسەی من کە ئەیکەم قسەی هەموومانە و هیلاکبوونیش هەبوو و قوربانیش هەبووە چی لە لای ئەکتەرەکان چی لە لای مخریجەکانی هەڵەبجە چی لە لای ئەوانەی ڕابردوو ئەی من نمونەیەکە پێ بڵێم ئەم بەرەمە بەرەمی بەڕێبەراتی گشتی ڕۆشنبیری هونەری هەڵەبجەیە لەگەڵ سندیکای هونەرمەندانە بە سپاسی شۆ پارێزای هەڵەبجە نوخشۆرناسە لێرەوە سپاسەکەین بەڕاستی پشتیوانی کارەکەی ئێمە بووە یعنی بەڕاستیەوە ئافرەتم ئەگەر ئابوو نەمەتە کارکە بەڕاستی جێبێتە جێی شانازی بۆ ئێمە بەدەستخۆشیە من باسی چیم کرد باسیەوەم کرد کە لە سەقز بووین ینی بڕۆن تەماشای وێنەکان کەن ڤیدۆکانمان بکەن کاک محەممەد عەبدوڵڵا کە بەرپرسی سندیکای هونەرمەندانە ینی لە ئاستێکی وایە کە بگسکەیە لە هۆڵەکە بۆ ئێمە
هەنگیسکە کە تەمەنێک لە ناو شانۆیە بۆ لە هەڵەبجە سی بەرهەمی کاری شانەیە لەنەوە دەکانە هەتا 2012 کەم ئەمە ڕۆحیەتی چیەوە ئەو ئەبینین ئێمەوامان لێ کە بەڕاستی ڕانەوە سین و بەردەوام بین بۆی ئەو پانتایە لە هەڵەبجە هەیە بۆ بەرهەمهێنانی نەکشانەوە هەموو کایە فەنیەکان خامەیەکی ڕۆحیەت هەیە لە کارکردنا ئەویش تەنها چی بەسێتۆ هەر کاتێک مرۆڤ یان با بڵێم سەرچاو مرۆیەکە شارێکی خۆشویست ئەو شوێنەی کە تایەژی خۆشویست بێشک ئەو بەشێکە ئیشی تیاکە بە ڕحێت و بە ئەخلاقەوە ئیش تیاک دەستان خۆش بێ و دووبارە پیرۆزباییتان لێکەم بە هیوای سەرکەوتن و کاری باشتر بە سەرکەوتنوی مگەڕێنەوە هیوادارین دەستان خۆش سپاس بۆ ئێوە.